يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، ئینسانە و کاتێک کە دەگاتە حەدی تەکلیف لە سنی باڵغبوون و پەیدابوونی عەقڵ و ژیری و پێگەیشتن و تێگەیشتنیدا کۆمەڵێک ئەرکی دەکەوێتە سەرشان، کۆمەڵە تەکلیفی دەکەوێتە سەرشان، بەڵام لە بەرامبەریشدا کۆمەڵێ مافیشی پێدەدرێ. ئێمە زۆر جار گرفتمان ئەوەیە بەردەوام وا دەزانین دەبێت مرۆڤەکان ئەرکیان لەسەر شان بێ بەڵام مافێکیان نەبێ. بەڵام ئیسلام هات ئەمەی ڕاست کردەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرموودەیەکدا بۆی باس کردین کە خوای پەروەردگار ئەرکی لەسەر شانمانە و پاشان مافیشمان لەسەر خوایە بەو عەزەمەتی خۆیەوە. ئەو فەرموودەیەش کە ئیمامی بوخاری و مسلم لە صەحیحەیندا ڕیوایەتیان کردووە، کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەحابەی پایەبەرزی خۆی دەفەرمێ کە معاذی کوڕی جەبەلە: یا معاذ، هل تدري ما حق الله على عباده؟ أي معاذ، ئایا دەزانی ئەرک و حەقی خوای پەروەردگار لەسەر بەندەکانی و عەبدەکانی چییە؟ ئەرکێک کە هی پەروەردگارمانە و لەسەر شانمانە و پێویستە جێبەجێ بکەین چییە؟ معاذ فەرمووی خوا و پێغەمبەری خوا باشتر دەزانن. لە ڕیوایەتێکە دەفەرمێت 3 جار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم پرسیارەی کردەوە و معاذیش هەر دەیفەرموو خوا و پێغەمبەر صلی الله علیه وسلم باشتر دەزانن. سەرۆرمان صلی الله علیه وسلم فەرمووی: ئەن یعبدوه ولا یشرکوا به شیئا. ئەرک و حەقی خوا لەسەر بەندەکانی ئەوەیە کە بیپەرستن، عیبادەتی بکەن و هیچ جۆرە هاوبەشێکیشی بۆ بڕیار نەدەن. ئەوەی لەسەر شانمانە بەرامبەر بە ئەڵڵا سوبحانەه وتەعالا ئەوەیە 2 فەقەرەیە. یەکەمیان بیپەرستی، عیبادەتی بکەی. جا عیبادەت چییە؟ عیبادەت و خواپەرستی بریتیە لە ملکەجبوونی تەواو بە فەرمانەکانی خوای پەروەردگار. ملکەچیەک بە ئەو پەڕی خۆشحاڵیەوە جێبەجێ بکرێت، نەک بە زەبری قامچی پێت بکەن و تێکەڵاو بێت لەگەڵ خۆشەویستی ناودڵ. یعنی تۆ کاتێک کە نوێژ دەکەی لەزەتێکی ڕوحی لێ بکەی، حەز بە بەختەوەری بکەی و پاشان ئەوەش سەرنجامێکە لەگەڵ ناسینی حەقی ئەڵڵادا. چونکە ئەگە خوات باش ناسی لە ڕێی ناو و سیفاتەکانیەوە، حەز دەکەی گوێڕایەڵی بکەی، لەگەڵ گوێڕایەڵی خوادا لەزەتیشی لێ دەکەی. ئەمە عیبادەتە. خوای گەورە ئەمری پێکردوین بیپەرستین و بەشی دووەمیان ئەوەیە هاو بەشی بۆ بڕیار نەدەی شەیئەن بە هیچ جۆرێک لەگەڵ غەیری ئەڵڵادا. چۆن دروست نییە نوێژ بۆ کەسێکی کە بکەی، دروست نییە هانە و هاوار بۆ کەسێش کە غەیری خوا بەری، چۆن دروست نییە ڕۆژوو بۆ غەیری ئەڵڵا بگری، ئاواش دروست نییە داوای منداڵ لە گۆڕێک لە مردوویەک لە قەبرێک بکەی، چۆن دروست نییە حەج بۆ غەیری ئەڵڵا بکەی، ئاواش دروست نییە بە دەوری گۆڕێکا بسوڕێەوە و ماچی بکەی. بەلاتەوە تەقدیسێکی گەورە بێ، هیچ شتێک نابێ بکرێتە قابیلی خوای پەروەردگار، تەنانەت پێغەمبەر و پێغەمبەرانیش خوا بە تاک و تەنها و بێ شەریک بپەرستە، ئەوە حەقی خوایە لەسەر شانت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جا فەرمووی: یا معاذ، هل تدري ما حق العباد على الله؟ ئەی معاذ، ئەی دەزانی مافی بەندەکانیش لەسەر خوا چییە؟ سبحان الله، خوا بەو عەزەمەتی خۆیەوە ئێمە مافمان لەسەریەتی.
فەمووی تۆ ئەرکی خۆت جێبەجێ بکە بەرامبەر بەخوا جوان بیپەرستە و هاوبەش و شەریکی بۆ بڕیارمەدا خوش بە گەورەی خۆی مافێکی بۆ داناوی چاولێ خوش مافی بۆ داناوی لە بەرامبەرە وتم خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم باشتر دەزانن فەمووی حق العباد على الله ألا يعذبهم مافی بەندەکانیش لەسەر خوا ئەوەیە خوا عەزابیان نادا خوا بە تاک و تەنها بناسە هاوبەشی بۆ بڕیارمەدە بیپەرستە دڵنیا بە خوا مافەکە نافەوتێنە کە عەزابن نادا نە لە دنیادا نە لە دوا ڕۆژدا ناتخاتە جەهەنەمەوە جێگەت بەهەش دەبێ بەڵێ دوای ئەوەی کە ئینسان مافی خوای ئاوا بەو شێوەیە لە حەدی تەکلیفا لەسەر بوو مافی خەڵکیشی دێتە سەر کوڕێکە کچێکە لەگەڵ دایک و باوکیدا ئەرکی خزمەتکردنی گوێڕایاڵی دایک و باوکت لەسەر شانە بەڵام ئێمە هەمیشە هەرەوەمان وتووە مافی دایک و باوک حەقی دایک و باوکیش مافیان لەسەرە بەرامبەر بە تۆی ئەولاد ئەویش دەبێ ئاگای لەوە بێ تۆ ئەرکی سەرشانی خۆت جێبەجێ بکە بەرامبەریان بەڵام دەبێ ئەوانیش ئاگایان لێ بە مافی تۆی ڕۆڵە بدەن دوای ئەوەی کەوا هاوسەر دەگری ژن دێنێ یان کچێک شوو دەکا ئەم جارەکانە ئەرکت لەسەر بەرامبەر بە هاوسەری ژیانت مافیشت هەیە بەرامبەری ئێستا زۆر کەسەیە هەر دڵە مافی ژن ئەی مافی پیاو هەندێک کەسیش بە پێچەوانەوە دەزانێت هەر ئەرک ماف هەری پیاوە ئەرک هەر لەسەر ژنە نەخێر ئەویش وەکو تۆ ئەرکت لەسەر شانە و مافت هەیە هاوسەرەکەشت بە هەمان شێوە منداڵت پەیدا دەبێت ئەمجا ئەرکی منداڵەکانت مافیشت لەسەر ئەوان هەیە دواتر هاوڕێکانت ئەمجا خزمەکانت دواتر خاک و خەڵکەکەت ئەو خاکەی تیا لەدایک بووی کە نیشتیمانتە ئەو خەڵکەی کە لەگەڵیاندا دەژی و هاو نیشتیمانی تۆن کە بە تەعبیری قورئانی پێیان دەوترێ قەوم زۆر گرنگە لە قورئانە سەیرکەن پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ ئەو هەموو بانگەوازیان ئیلا قەومیه یا قەومی ئەم وشەیە لە قورئانە یەکجار زۆرە وشەی برایان بەکارهێناوە پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ لەگەڵ هاو نیشتیمانیانی خۆیاندا لەگەڵ ئەو خەڵکەی کە لەو خاکەدا لەگەڵیان ژیاون أخاهم هودا أخاهم صالحا أخاهم شعيبا جا کەسێک دەپرسێت چۆن پێغەمبەرێک بەو گەلە بێ بڕوایانیان دەگوت براکان پێی دەوتن خۆشەویستان جاری وایە ئینسانێکی مسڵمانی مولتەزیم بە کابرایەکی بێدین بڵێ برای خۆم کابرایەکی تێنەگەیشتوو لە ئیسلام ڕەن بە ڕەخنەی لێ بگرێ بڵێ چۆن براتە خۆ کافرە و مولحیدە ئێمە ئیسلامی ئێمە بە هەموو شێوەیەک دەوێت ئەم خەڵکە کۆکاتەوە دەیەوێت خۆشەویستی دروستکە ئێمە هەموو خەڵکی ئەم سەرزەویە لە ئەمریکاوە تا ڕووسیا لەگەڵ من و تۆی کووردا خوشک و برایە لە ئینسانیەتدا کە پێی دەڵێ خوشکەکەم بە ئافرەتێکی ئەمریکی بە پیاوێکی ڕووسی مولحیدیش دەڵێ براکەم براتە لە ئینسانیەتدا برامە لە ئینسانیەتدا هەر دایک و باوکی منیش و ئەویش یەکێکە کە ئادەم و حەوایە دواتر برایەتێکە بچووکتر دەبێتەوە بۆ عەقیدە ئەمجاگە لە ئینسانیەتە برامی بازنەی دووەمیشم هەیە لە عەقیدەیدا ئینەمە المؤمنون ئیخوە هەرچی شایەتمانی هێنابێ بە وەحدانیەتی ئەڵڵا و پێغەمبەرایەتی محەممەد صلی الله عليه وسلم برامە و ئەگەر ئافرەت بێ خوشکمە پاشان ئەم برایەتی و خوشکایەتی دەچێتە قاڵبینەتەوە و قەومەوە هەرچی کورد بێ لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا بێ خوشک و برامە ئەمجا نەسەب دەست پێ دەکا ئەمجا بچووکتر دەبێتەوە بۆ خزمەکانت ئەوانەی کە قەومی خۆتن عەشرەتی خۆتن نەسەبی خۆتن لە باوکە و لە دایکەوە دەبنە خزمت ئەوانەش برا و خوشکتن بانگەوازی پێغەمبەران بۆ قەومە کافرانەکانیان یان نەسەب بۆ خزمی خۆیان بوون یان قەوم و میلەتی خۆیان بوون یان ئینسان بوون بەگشتی بانگەوازی هەموو پێغەمبەرانیش ئەوە بووە اعبدوا الله ما لكم من إله غيره ئەوە نوح ئەوە هود ئەوە صالحە ئەوە شعیبە سەیری سوڕەتی ئەعراف کەن ئاەتەکانی 59 65 73 85 ڕێک ئەم دێڕە هەموو جارە دووبارە دەبێتەوە اعبدوا الله ما لكم من إله غيره خەڵکینە ئەڵڵا بپەرستن جگە لە ئەو کەسێکی تر نییە شایەنی پەرستن بێ و پەروەردگارتان بێ کەواتە ئەم ئاەتە پێمان دەڵێ نیشتیمان پەروەرد دەبێ قەومەکەی خۆی ئاشنا بکا لەگەڵ خوادا نەک بە پێچەوانەوە خوای لەبەرچاو بخا هەر کەسێک قەومی ڕاستەقینە بێ هەر کەسێک دڵسۆزی گەل و نیشتیمانەکەی بێ ئەبێ بە خەڵکی بڵێ خەڵکینە هاوار و هاناتان بۆ ئەڵڵا بەرن بەخوا غەیری خوا هیچی بە کەڵک نایە
بەخوا هیچ نیزام و یاسایە غەیری منهەجەکەی خوا کە قورئانە بە کەڵکی ئینسان نایە، نە بۆم دنیا و نە بۆ ئەو دنیا. بۆیە ئیسلام لەم قورئانەدا پێمان دەڵێ هیچ کات دین دژی نیشتیمان نەبووە. یعنی نابێ وابزانە کەسێک ئەگە دیندار بێ بڵێ ئەگە حوبی نەتەوەی کوردایەتیم زۆر لە مێشکا بێ زەرەری بۆ ئیمانەکەم هەیە. خەڵکێکی دژ بە کورد جاری وایە ئێمان وا فێر کردووە ئەگەر زۆر قەومی خۆتت خۆش بوێ، کوردستانی خۆتت خۆش بوێ ڕەن بێ بۆ ئیمان زەرەری هەبێ. حاشا قەت شتی وان نییە. قەت دین ڕێگری لەوە لێ ناکات تۆ نیشتیمانی خۆتت زۆر خۆش بوێ، قەوم و نەتەوەی خۆتت زۆر خۆش بوێ، بەڵام ڕقیشم لە خەڵک نییە. ئێمەی کورد لەخوا بزیابێ ئەم دینەوەی فێر کردوین. قەت کورد دوژمنی نەتەوەکان نەبووە، شەڕی لەگەڵ سیاسەتەکانیاندا هەبووە. ئەینا دوژمنی هیچ نەتەوەیەک نەبووین، بەڵام قەومی خۆمم زیاتر خۆش دەوێت، نیشتیمانی خۆمم زیاتر خۆش دەوێت کە کوردستانە. دین پێت ناڵێ نیشتیمان پەروەر مەبە. نابێت گەلیش دژ بە دین بکرێ، نابێت گەلیش بە ناوی کوردایەتی و قەومایەتی و خاک خۆشەویستیەوە وا لێ بکرێت کە دوژمنی ئاینەکەی بێ. ئەم نیشتیمان و ئیسلامەتیە بە یەکەوە جوانن. بە ئازادی هەبێ، ئیسلام لەگەڵ ئەوەی ئازادی هەبێ، خەڵک بێدین نەکرێ بە زۆر، خەڵک دینداریش نەکرێ بە زۆر، ڕێبازەکان ئاشکرا بن و مرۆڤەکان ئازاد بن و پەیامی خوا بە ئازادی بگا بە هەمویان. خۆشەویستان، وتاری جومعەی ڕابردوو بە بۆنەی ئەو ڕووداوە خەمناکانەی کە لە ڕۆژئاوای کوردستان ڕوویاندا، کە جگە لە خەم و پەژارەیەک بۆ موسڵمانان، بۆ قەومەکەی خۆمان، بۆ کوردستانیانی خۆمان، بۆ ئەو کەسانی کە ئینسانن، لانی کەم ئینسانن، ئەوەی کەوا دەربەدەر دەبێ، کە دەکوژرێ، کە جەرگ سوتاو دەبێ، وەکو موسڵمان بەڕاستی ئینسان دڵی خەمبار دەبێ. جاوە لە هەر شوێنێکی دنیادا بێ، هەر بیستنی وشەی شەڕ و خوێن ڕشتن ئینسانێک ئەگەر ئیمان لە دڵیا چەسپا بێ و ویژدانی زیندوو بێ، حەز بە نائارامی و قەلەقی دەکا ئەگەر تۆ لە هیچ شت کەم نەبێ، لە ماڵی تۆش دوور بێ. هەموو شەڕی خراپەی بۆ هەمومانە. ئەوە ئەو خەمەی کە بەسەر هەمومانی داهێنا، بەڵام هەموو موسیبەتێک، هەموو خەمێک حیفە بەسەریا تێپەڕی، دەرس و وانەی لێوەرگری. ئەم جومعەیەش دوو وانە باس دەکەینەوە. یەکەمیان جومعەی ڕابردوو هەندێکمان باس کرد کە بریتیە لە شەڕ بە دینکردن دەبێ ئاگاداری ئەوە بین دینی پڕ ڕەحمەتی ئیسلام نەکرێت بە ئامێرێک، بە ئامڕازێک بۆ شەڕپێکردنی نەیارەکان. لەبەر گەورەی دینە خۆشەویستان، دین ئەوەندە گەورەیە لە دڵی خەڵکیدا، جاری وایە لایەنێک ڕقی لە لایەنێکە، نەتەوەیەک ڕقی لە نەتەوەیەکە، وڵاتێک ڕقی لە وڵاتێکی دراوسێتی و شەڕیان دەبێ، دێت چەکی ئاین بەکاردێنێ، دەزانێت دین لە دڵی خەڵکە چەند گرنگە. شەڕەکە بە ئاین دەکا، بۆ خۆشی ئەوەندە دیندار نییە، بۆ خۆشی ئەوەندە مولتەزیمی دین نییە. بە درێژایی مێژوو ئێمەی کورد لە هەموو پارچەکانی کوردستاندا بە ئیسلام لێمان دراوە. لە کاتێکە شەڕی کورد لەگەڵ بەرامبەرەکانیدا شەڕی سیاسەت بووە، شەڕی ئاین نەبووە. هیچ کات شەڕی ئاینمان ئێمە نەبووە. کورد لەسەرەوە شەڕی لەگەڵ نەکراوە کە موسڵمان نییە، کە نوێژ ناکە، کە جومعە و جەماعەتی نییە، کە مزگەوتی نییە، کە ئادابی ئیسلامی نییە، کە ئافرەتی پۆشتە و پەرداغ نییە. نەوەڵڵا قەت شەڕی ئەومان لەگەڵ نەکراوە. شەڕی قەومایەتی و حیزبایەتی و سیاسەتمان لەگەڵ کراوە. بەڵام بەداخەوە بەرامبەرەکانمان فێڵبازن، زۆرزانن، دێن بە چەکی ئاین لە میلەتی موسڵمانی کورد دەدەن. بۆ نمونە عێراق هەر لە کاتی بەدناوترین ڕژێمی کاری کۆمەڵکوژیدا کە جینۆساید و ئەنفال بوو، سوورەتی پیرۆزی ئەلئەنفالی بەکارهێنا بەرامبەرمان. سوورەتی ئەنفال بۆ ئەوەی کەوا 182,000 کەس لە ژن و منداڵ و گەنج و پیر بە زیندوێتی ڕەمی کرا و خرایە ژێرگڵەوە. چەند کەسێک بە پەنجەی دەست دەژمێدرێن کە لە گۆڕاوە کۆمەڵەکان هاتوونە دەرەوە. ئێران کاتی خۆی بەرامبەر بە کوردەکانی ڕۆژهەڵات حەملەی سوورەتی نەسری دەست پێ کرد، بە ناوی سوورەتی نەسرەوە لە کوردەکانی دەدا و پاکتاوی کردن. تورکیاوە چەند جارە بە ناوی سوورەتی فەتحەوە لە کوردەکان دەدا. بەڵام ئەمانە هیچی شەڕی ئیسلامەتی و کافریەتی نییە. ئەمە شەڕی نەتەوەیەکە، شەڕی سیاسەتێکە، شەڕی بۆ نمونە ئایدۆلۆژیایەکە
گوناهێکی گەورەیە بەرجی پیرۆزی ڕەحمەتی ئاین کە بەری ئەم جەنگانەدا. گوناحتر ئەوەیە فێڵ لە قورئان بکەی. تەماشاکەن بەڕێزان ئەم سێ سوورەتەی کە دژی کورد بەکارهاتوون هەر سێکیان ڕێک پێچەوانەکەیان ڕاستە بۆ میلەتان. بۆ نمونە ئەنفال، سوورەتی پیرۆزی ئەنفال بیخوێننەوە. سوورەتی ئەنفال کە دابەزی بۆ دروستکردنی ڕێک و پێچی لە جەنگدا. ئیسلام باسی ئەوەی کرد ئەگەر جەنگێک بە ناچاری ڕوویدا نابێ خەڵک پەلامەردا و فەرهود بکا و تاڵانی بکا و چی بەردەستکەوت بی با و ماڵی ئەو خەڵکە غەنیمەتەوە بیبەن. هەر سوورەتی ئەنفال کە دابەزی بۆەوەی ئەم شتانە لە مێشکی خەڵکا ڕەتکاتەوە. حکم بۆ جەنگدانێ کە دین نەکوژرێ، پیر نەکوژرێ، باغ نەسووتێ، تۆپبارانی خەڵک نەکرێ، ئاگر و ئاسنی بەسەرا نەبارێ و پاشان ئەگە ماڵێک کەوتە بەردەستی خەڵکی نابێ هەر کەسە بۆ خۆی فەرهود کا بڵێ ماڵ و سەریان حەڵاڵە. هەر سوورەتی ئەنفال ڕێک پێچەوانەی پرۆسەی جینۆساید و ئەنفالی کووردا، ڕێک پێچەوانەکەی ڕاستە لە قورئاندا. سوورەتی نەسر کە دژی کوردەکانی ڕۆژهەڵات لە ئێران بەکارهات، سوورەتی نەسر باسی ئەوەیە کاتێک وەڕەئەیتە الناس يدخلون في دين الله أفواجا، کاتی ئەو خەڵکە کۆمەڵ کۆمەڵ فەوج تەسلیم بە ئیسلام دەبن و بەبێ شەڕ و خوێن ڕشتن خەڵک بە حەبی دڵ ئیسلامی قبوڵە، ئەو کاتە تۆ تەسبیحاتی پەروەردگارت بکە، تۆ داوای لێخۆشبوون لە پەروەردگارت بکە. کوا باسی شەڕ و هەلای تێدایە؟ کوا باسی ڕاونانی کوردی موسڵمانی تێدایە؟ سوورەتی نەسر. سوورەتی فتحم بۆ باسکردن جمعە ڕابردوو. سوورەتی فتح یعنی صلحی حودەیبیە، الفتح المبین، باسی صلح و ئاشتیە، باسی دەست نەبردنە بۆ چەک، بۆ خوێن نەڕشتن، بۆ تەنەزولکردن لە کۆمەڵە حەقی خۆت بۆی بگەی بە بەرامبەرەکە لەسەر مێزی گفتوگۆ. سوورەتی فتح ئەوەیە. خۆزگە نارەکانمان، خۆزگە ئەوانەی ڕقیان لە کوردە و خۆیان بە موسڵمان دەزانن بە قورئان حکمی ئێمەیان بکردایە. وەرن بەڕێزان، ئێمە بانگەواز دەکەین هەر کەسێک ملەتی کورد دژایەتی بە ئیسلام دەکا، فەرموو وەرن با قورئان حەکەم بێ لە بینماندا. یەک وشەی بەسیط هەیە لە قورئاندا کە واجبی دەکا وشەی کوردستان بەکار بێ. مخالفەی نەسی قورئانە هەر کەسێ پێمان بڵێ باکووری عێراق، باکووری سووریا، ڕۆژ ئاوای نازانم کوێ، ئەو وشانە هەڵەن ئەبێ بوترێ وشەی کوردستان بە نەسی قورئان. بۆ خوای پەروەردگار لە باسی سولەیمان پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بۆمان دەجێڕێتەوە کە سولەیمان زمانی هەموو مێرولە و مار و باڵندەکانی زانیوە. کاتێک کە بە شیوێکا دەڕوا خوای گەورە ئەو شیوە پێی دەڵێ وادی نەمل، دۆڵی مێرولە. لەو دۆڵەدا خۆشتیگە زۆر بووە، بەڵام ئەوەندەی مێرولە لێ بووە، شارە مێرولەی لێ بووە، خوا ناوی ناوە وادی نەمل. وادی نەمل بە کوردی خۆمان یعنی مێروەستان. خوا بۆ خۆی لەو شوێنەی مێرولەی زۆری لێ بووە فەرموویەتی ئەم شوێنە ناوی مێروەستانە. ئەی باشە معقولە 8 ملیۆن کورد لە خاکی خۆیدا حرام بێ بڵێ کوردستان، ئەم وشەی لەسەر حرام کەی؟ خوا بۆ مێرولە وشەی مێروەستانی بەکارهێناوە. ئەی بۆ ئەو هەموو کوردە کوردستان حرام بێ، وەرن با قورئان حەکەم بێ لە بینماندا. بۆ مێرولە خوا نیشتیمانی پێخەڵات کردو و ناوەکەشی بۆ دیاری کردووە ستانەکەی لەگەڵ یعنی زۆر مێروەستان. ئەی چۆن بۆ ئەم هەموو کوردە لە خاکی خۆیدا وشەی کوردستانت پێ زمان بڕیم بێ، پێت کوفر بێ، باکووری ئەوێ و باشووری ئەوێ و ڕۆژ ئاوای ئەوێ؟ ئەوانە هەڵەن. خۆزگە بگەڕانەوە سەر مێزی قورئان. دوژمن دوو هەدەف دەپێکێ کاتێککە بە سوورەتەکانی قورئان بە ناوی ئیسلام و بەرامبەری نەتەوەیەک دەجەنگێ. یەکەم جۆشدانی سۆزی میلەت. ئەم دینە ئەوەندە گەورەیە لە ناو دڵی میلەتە، هەر ئەو حکومەتانەی کە بۆ خۆیان دەڵێن دەبێت دین و دەوڵەت لە یەکجیابێ کە دەگاتە تینیان پەنا بۆ دین دەبن. ڕژێمی عێراق لە ئێران لە تورکیا لە فڵان شوێن کوا حکمی خوا جێبەجێ دەکرێت و هیچی حکمی خوای تیا جێبەجێ نەکراوە. کە دەگاتە تینیان بۆ دوژمنەکانیان ئەمجا پەنا دەبنەوە بەر قورئان. ئەی بۆندە پێشتر حکم بە قورئان ناکەی، کەواتە ئەو گەورەی ئەو دینەیە. ئیسلام زۆر گەورەیە. هەدەفی دووەمیان حەز دەکا وەکو ئەوەی دەتکوژێ تۆش بە زمانی خۆت کافرکەی لە ڕقی ئەو بێژینت دەکا تۆش بە زمانی خۆت کوفر بکەی و جنێو بە قورئان و ئیسلام و نەعوذ بالله خێزانەکانی پێغەمبەری پاکی ئیسلام بڵێ بۆی خۆشت بێدین کەی. ئەو دینت دەبا، ئەو ژینت دەبا، تۆش دینی خۆت دەبەی. ئەو دنیات دەسووتێنێ، تۆش قیامەتی خۆت دەسووتێنی و جەهەنەم بۆ خۆت مسۆگەر دەکەی. ئای لەم کاتانەدا بەداخەوە خۆ من نە فەیسبووکم هەیە بەخوا ناگام لە هیچەوەی لە زمانی خەڵکەوە دەبیستم، دەڵێن بە هەزاران خەڵکی کورد
خۆی بێدین کردووە پەنا بەخوا بەوەی کە لە ئیسلام و جنێو بە ئیسلام و بە قورئان و بە سوورەتی فەتح و ئەوە ڕێک کەوتێ تەڵەکەی دوژمنەوە ڕێک ئەو کەمینەی بۆی داناوی گرتی ئەڵێ من دەتکوژم بێژینت دەکەم تۆش خۆت بێدین کە بۆی ئەم دنیاشت بڕوا و ئەو دنیاشت بڕوا ئەیناکە ئێمە ئەم دنیاشمان بڕوا کە داوا دەکەین دنیاشمان جوان و سەلامەت بێ خوا نەخواستە بە ناحەق کوژراین خۆ قیامەتمان ئاوەدانە دوژمن دەیەوێت تۆ خۆت کافرکەی پێشەوەی لە ناوت بەرێ دەڵێ من دەتکوژم بێژین تۆش بێدین ئای بەداخەوە ئەو کەسانە چەند بە نەزانی کەوتنە داوی دوژمنانی کورد و ئیسلامەوە بەدەستی خۆیان بە زمانی خۆیان بێدین کرد کە نەعوذ بالله هەڵە بەرامبەر بە قورئان بە پێغەمبەری ئیسلام بکرێ صلی الله عليه وسلم. دەرسی دووەم کەواتەوە خاڵی یەکەم دین بەکار نەهێنرێ بۆ غەرەزی شەخسی زۆر خەتەرە بەڕێزان بۆ غەرەزی شەخسی ئینسان دین بەکار بێنێ ئێستا لەسەر ئاستی تاکدا جاری وای ئینسان ڕقی لە کەسێکە دەڵێت فڵان کەس کافرە فڵان کەس بێدینە فڵان کەس ناموسڵمانە ئەوە ڕقی لێیەتی بە چەکی ئاین لێی دەدا ئاین نابێ بکرێ بە چەکێک بۆ سڕینەوەی بەرامبەرەکانت هەموو ئەوانەی دینیان بەکارهێنابێ بۆ شەڕپێکردنی خۆیان و ڕقی بەرامبەرەکانیان وەڵی سەرنجامیان تیاچوون بووە سەرنجامیان سەرکەوتن نەبووە. دەرسی دووەم خۆشەویستان کە لە ڕووداوەکانی ڕۆژئاوا وەری دەگرین ئەوەیە ئێمەی کورد بە خۆماندا بچینەوە کورد پێویستە بە نەخشە کار بکە پرۆژەی درێژخایەنی هەبێ بۆ کارکردنی نەک عەتفی و کاتی شتی ئێمەی کورد بەداخەوە دووشتمان هەیە عاتیفین سۆزمان دەجوڵێت لە سعاتێکە مشکمان گەرم دەبێ ئامادەی ڕوحی خۆت فیداکەی هەموو ماڵی خۆت بەخشی کاتیە شتەکانمان وڵا دوای سعاتێ سار دەبیەوە ئەم شتانە باش نین شتی عاتیفی و سۆز جوڵان و کاتی باش نییە شتی درێژخایەن و بە پرۆژە و بە کار و بەرنامە بەرهەمدارە نەک شەڕ لەکوێ بوو جەنگاوەری چاک بی دوای جەنگ هەی ئافرین بەخوا شەڕی چاکتان کرد ئەی چیم پێ بڕا وەڵا هیچ دوای ئەو هەموو شەهیدەی لە ڕۆژئاوا دراوە دوای ئەو هەموو کەم ئەندام و بریندار و خوێنەی لەسەر خاکی کوردستان ڕژاوە چیمان پێ بڕا هەمووی کورتەکەی ئەوەیە هێزەکانی ئەمریکا بۆ پاراستنی چاڵە نەوتەکان لەو شوێنانە دەمێننەوە بۆ پاراستنی چاڵە نەوتەکان دەمێننەوە نەک ئێوەی کورد ئێوەی کورد بەس شەڕی تیرۆر بکەن هاوپەیمانتانین چەک و پارەتان دەدەینێ ئەو هەموو نەفاسات و بیری توندڕەوی و خەڵکە مێشک وشک و ژەنگاوەی کە لە ئەوروپا خەڵک لیان بێزارە بۆ ئێوەیان دەنێرین ئێوە بۆمان بکوژن و ئێمە چەکتان دەدەینێ و دوایی بیرەنەوتەکانیش لەبەردەستی خۆماندان بە پارەی خۆتان چەکتان پێدەفرۆشینەوە ئێوەش هەر بۆ کوشتن باشن دەستان خۆش بێ هەیە ئافرین ئێوە چەنگی دژی تیرۆ درێژە پێ بدەن و خەمتان نەبێ ئێمە هەرەمەمان پێ بڕا بەڕاستی ئەمە بێنەخشەییە جیهانی ئەوروپی و ئەمریکی نەخشەی ئابووری و سیاسیان سێشتی تێدایە بۆ دووشت بۆ بواری ئابووری و بۆ بواری سیاسیان نەخشەکانیان سێشتی تێدایە یەکەم بەرژەوەندی خۆیان پێش هەموو شتێک بەرژەوەندی خوازن سۆز و بەزەیی و عەدالەت لە بواری ئیقتصاد و ئابووری لە بواری سیاسی لە نەخشەیاندا نییە نە هیچ ڕەحمێک نە هیچ بەزەییەک نە هیچ عەدالەتێک بەس بەرژەوەندی خۆیان چۆن بخوازێت جیهانی غەرب ئەوا دەیەوێت بەڵام ئێمە ڕێز دەگرین لە ئاستی دەوڵەتەکانیان وەکو ناوخۆیان لە ئاستی تاکەکانیان دەبێت لێمان تێک نەچێ بەڕێزان ئێستا خەڵکێک وانە بڵێ مامۆستا هەرچی ئەو ئەوروپا هینەیە ئەو هەموو جوانیانی ڕەفزکردنە ئێمە بە قسەکانمان با ڕوون بن ئەڵێن باسی ئابووری و باسی سیاسی سیاسیەکانیان دەوڵەتەکانیان کە نەخشەی سیاسی و ئابووری دادەنێن زەڕەیەک ڕەحم و بەزەیی و عەدالەت و دادپەروەری تێدا نییە بەڵام لەناو وڵاتەکانی خۆیاندا خوا هەڵناگرێت دادپەروەرن خۆزگە ئێمە چاومان لە جوانیەکانی ئەوام کردایە و نەقڵمان کردایە بە وڵاتەکانی خۆمان لەو ماوەی پێشوودا لە شاری لەندەن لە قوتابخانەیەکدا کە قوتابی بە ڕێژەیەکی دیاریکرا وەردەگرێ نەک وەکو لای ئێمە 40 تەلەبە و 50 تەلەبە و 35 تەلەبە لە پۆلێکە مامۆستاش نیوەی ساسەری ساڵ ناناسێ لەوێ دیاری دەکرێت ئەم پۆلە بۆ نمونە 15 تا 20 قوتابی تێدا دەبێت مامۆستا بە ئەوەندە ڕادەگات دەشیان ناسێ زیرەک و تەمەڵێک زیاد دەکرێتەوە تەمەڵەکان فێر دەکرێن و زیرەکان تەشجیعتر دەکرێن ئەو ڕێژەیە زیاتر نابێ ئەو قوتابخانەیە وەریگرێ دوو قوتابی یەک تەلەبەی دەمێنێ کە وەریگرێ بۆ خوێندنی ئەو ساڵە
دوو قوتابی تەقدیمی خوێندن دەکەن، فۆرمەکانیان و سیڤیەکانیان پێشکەش دەکەن، بەڕێوەبەری قوتابخانەکە سەیری دەکات دەبێ هەر یەکیان وەرگرێ. لەم دوانە یەکیان کچێکی ڕەشپێستی موسڵمانە کە میوانە لە لەندەن و بە ئاوارەیی چوونە ئەوێ و لزوویان وەرگرتووە. ئەوەی تریان کچێکە کە ئەسڵەن بەریتانیە لە لەندەن لەدایک بووە، لە بنەماڵەیەکی ناسرا و سیاسی وڵاتەکەی خۆیانە، ئەسڵ بەریتانیە. ئەم مدیری مەکتەبە بۆ ئەوەی دادپەروەری بچەسپێنێ نەخشە دادەنێ و شارەزای گەڕەک کۆ دەکاتەوە شارەوانی، ماڵی هەردووکیانی بۆ دەستنیشان دەکات، بە مەتر و کیلۆمەتر لێکی دەدەنەوە بزان ماڵی کامان نزیکترە لە مەکتەبەکەەوە. ئەویان وەردەگرن سێکن کچە ڕەشپێستە موسڵمانەکە نزیکترە، کچە بەریتانیەکە ڕەت دەکاتەوە موسڵمانەکە وەردەگرێ. ئەو پەڕی جوانی و عەدالەتە. ئێمە ئەو جوانیانە دەبینین، ئەوانیان هەمووی هەیە بۆ ناوخوان و دەستیان خۆش بێ و خۆزگەی مەژوا بووینایە. بەڵام کە دەکەونە سەرباری وڵاتان و نەخشەی ئیقتیسادی و سیاسی، عەرزمکردن سۆز و بەزەیی و عەدالەتیان تێدا نییە. دووەم نەخشەکانیان درێژخایەنە، کاتی نییە بۆ مانجێک نەخشەدانێن، بۆ ئەم شەڕە نەخشەدانێن، نەخشەیان زۆر دوور و درێژە. سێیەم گوڵبارانیان بکەی لەشکرەکانیان یان بەردبارانیان بکەی زەڕەیەک لە نەخشەی خۆیان لا نادەن، بەلای ئەوانەوە هیچ تەسیریان تێناکە. گوڵبارانیان کەی یان گول لە باران و بەردبارانیان کەی نەخشەی ئەوان دیاری کراوە، هەر ئەوە جێبەجێ دەکات کە پێی سپێر دراوە. نمونەی واقعیتان عەرز دەکەم. ساڵی 1991 کە هێزی هاوپەیمانان ناوچەی سەر و خەتی 36 دیاری کرد بە ناوچەی نەفرین، نۆ فلای زۆن، زۆنی دژەفرینی فڕۆکەی عێراقی. خێڵی سەر و خەتی 36 فڕۆکەی عێراقی نەیدەتوانی پێدا بفڕێ و ئێمەی کوردیان پاراست جێگەی دەستخۆشی و حرمەتە. ئاسمانی ناوچەکە پارێزرا، ڕژێمی عێراقی نەیدەتوانی فڕۆکە هەستێنێ. زۆریان وت سەرکردەکانی کورد لەو کاتەدا سیاسەتمەدارەکانمان لە ناوە و لە دەرەوەی وڵات لەگەڵ ئەمریکیەکان دانیشتن، لەگەڵ ئینگلیزەکان دانیشتن، لەگەڵ فەڕەنسیەکان دانیشتن، لیان پاڕانەوە بۆیان ڕوونکردنەوە کە هێڵەکە بکرێ بۆ خەتی 24 لە سەروی 36ەوە بکرێ بە 24 بۆ ئەوەی سلێمانی و کەرکووکیش بگرێتەوە. بەڵام بە هیچ شێوەیە قسەکان نەبیست. بۆ لەبەر چی؟ وتیان بۆ ئەوەی ئەگەر بێت و بێتە 24 کەرکووک بۆ ئاخری دەکەوێتە دەستی کوردەوە. ئێمەش نامانەوێت چاڵە نەوتەکانی کەرکووک و شاری کەرکووک لەژێر دەسەڵاتی کورد خۆیدا بێ. ئەوە سەیری کە لە 91 ئەو هەموو ساڵە بەسەریا تێپەڕیوە، ئێستاش نایهەڵن دەسەڵاتی کوردی بەگەڵ خەلەلەکانی خۆشمان دەسەڵات و حکومڕان بە بەسەر نەوتی کەرکووک و نیشتیمانی خۆیدا. ئەو نەخشەیە درێژە. تۆ چی بڵێ نەڵێ ئەو لەو کاتەوە دایانناوە و ئێستا دوای 28 ساڵ و ئەوانش هەمان نەخشەوەکو خۆی دەڕوە. نمونەیەکی تر دوای ئەوەی هێزی هاوپەیمانان کە هێزی ئەرکی هاوبەشیان هەبوو لە 13 وڵات پێک دەهات لە دوای ڕاپەڕینی کوردستانی خۆمانەوە، ئەو هێزی هاوپەیمانیە هێزی ئەرکی هاوبەشی 13 وڵاتە جەنەڕاڵێکی عەسکەری بە ناوی شال کاشفیلی سەرکردایەتی دەکردن. ئەو لەشکرە خزمەتێکی یەکەم جار لە سلۆپی بوو، دواتر هاتە زاخۆ، خزمەتێکی زۆریان بە میلەتی کورد کرد و ئاوارەکانیان گەڕاندەوە، یارمەتیان بەسەر خەڵکا دابەش کرد. ئەوانە هەموو مێژوو تۆماری کردەوە جێگەی دەستخۆشیە. شال کاشفیلی جەنەڕاڵ کارەکەی تەواو بوو. ئەو هێزی ئەرکی هاوبەشە تەواو بوون لە جێ ئەوان کۆمیتەی هاو ئاهەنگی سوپایی کە پێیان دەوترا MCC دامەزرا. بۆ خواحافیزی لە سۆلاف هەموو سەرکردەی حیزبە کوردیەکانی خۆمان لەگەڵ ئەو جەنەڕاڵە عەسکەریە شال کاشفیلی و جەنەڕاڵەکانی تر و ئەفسەرانی پلەباڵای ئەمریکی و ئەوروپی و فەڕەنسی و ئەوانە دانیشتن و خواحافیزیان لێ بکەن و دەستخۆشیان لێ بکەن. لە کاتی نان خواردنە، لە کاتی مێزی نان خواردنە ئەو جەنەڕاڵە ئەمریکیە ئەم قسانەی کردووە کە وەکو خۆی دەیخوێنمەوە. بەسەرکردەکانی کورد و میلەتی کوردی وتۆ کوردستان یەکەم وڵاتی دنیاە کە خەڵک بەخۆشیەوە پێشوازیان لە سوپای ئەمریکی کردووە و خەڵک داوا دەکەن لێرە بمێننەوە. لە سەرانسەری دنیادا سوپای ئەمریکی بۆ هەر کوێیەک چوو بێ بەرەنگاری ناڕەزایی بۆتەوە، بە تەماتە و هێلکە پێشوازیان لێ کردوون و دەریان کردوون. لێرەی کوردستان نەبێ.
ئێمە دەڕۆین داوام وایە ژن و مناو منێردە سەر ڕێگای ئۆتۆمبیلەکانمان و داوامان لێ نەکەن بتان پارێزین و بمێنینەوە ئیشی ئێمە تەواو بوو هەر دەبێ بڕۆین. بەڵێ ئەمە قسەکانی بوون وتی کورد نەبێت لە هەموو دنیادا، کوردستانیان و خەڵکی کورد نەبێت لە هەموو دنیادا سوپای ئەمریکا هێلکەباران و تەماتەباران و گولەباران کراوە. خەڵک داوای کردو بەجێیان بێڵین یەک جار لە مێژوودا ئێوەی کوردن کە ڕێزمان لێ دەگرن بە حرمەتەوە داوامان لێ دەکەن، چونکە ڕۆژی پێشتر هەرچی سەرۆک عەشیرەتی کورد و مامۆستایانی ئاینی کورد و دەیان کچۆڵەی دەست بە گوڵی کورد چووبوونە لای ئەو پیاوە تەکلیفیان لێ کردبوو کە بەجێمان مەهێڵن و غەریبمان مەکەن و با بەعس پەلامارمان نەداتەوە کە ئەوە فەرهەنگی کوڕوزانەوەیە کە بەداخەوە مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. لەو ڕۆژە لەو هەفتەی ڕابردوودا لە کۆبانێ 2019 هەمان فلیم دووبارە بۆ ئافرەتی کوردم بینی چوو بۆ پێش دەشکری ئەمریکیەکان و لێیان دەپاڕایەوە بەجێمان مەهێڵ و تەنیامان مەکەن. چۆن ئێمە لە نەوەتویەکە لێیان دەپاڕێنەوە؟ چیان بە ئێمە گوت بەوانیشان هەروە گوت. ئێمە کارمان بە نەخشەیە، پاڕانەوەی تۆ لاڵانەوەی تۆ دەورێکی بۆ ئێمە نییە، نەخشەمان تەواو بوو بەجێت دێڵین. من ئەوەم دەست پێکراوە کە جێبەجێم کردووە کە پێم سپێردراوە. بەڵە خۆشەویستان، ئەگەم من لەوێ بوومایە ئەو کاتە کە بیرم لێ کردوێتەوە زە نازانم سەرکردەکانی ئێمە کوتویانە وێراویانە زانیویانە خۆزگە پێیان بکتایە بەڕێز ئێمەی کوردیش لە میلەتانی دنیا گەلێک بەغیرەتترین، خوێندەوارترین، بە ئاگاتری و سیاسی تریشین. ئاگامان لێ ئێوەی سواکەتان بچێتە هەر وڵاتێک هێلکەباران و تەماتەباران و تفبارانیان دەکەن. بەڵام ئێمە کە لە کوردستانە گوڵبارانمان کردن هی دووشتە کورد بە وەفایە. ڕاستە ئێوە نەخشەی خۆتان هەبوو لە کوردستانی ئێمەدا، بەڵام ئێمەتان پاراز لە دەستی ئەو دوژمنە دڕندا. ئێمە وەفادارین، هەر کەسێک چاکەمان لەگەڵ بکا لەبەر چاومانە. ئەوە وەفاداری میلەتی کوردە کە گوڵتان بۆ دێنین و پێشوازیتان لێ دەکەین. پاشان ئیمە میوان دۆستین، هەر کەسێ ڕێ بکەوێتە نیشتیمانمان پێمان ناشیرینە هێلکە و تەماتەی تێبگرین. هەر کەسێ لە خاچی کوردستانە ڕۆژێ بێتە ناوە ئەگە دوژمنمان بوو بێ حرمەتی واجب بووە، دینەکەمان وای فێر کردوین، باب و باپیرانی کوردمان وای فێر کردوین. ئەوە میوان دۆستی کوردە لەگەڵ گەلانی تری جیهاندا جیابووەتەوە. خۆزگە ئەمریکا و ئەوروپاش ئەوان لەبەر چاو بوویایە، ئەو هەموو وەفاداریە، ئەو هەموو میوان دۆستی ئەم گەلان لەبەر چاو بوویایە بیشیان بینایە لە وڵاتان چیتان پێ دەکەن و بە چ شێوەیەک داوای دەرکردنتان دەکەن. دەبا خۆشەویستان ئێمەش کارمان بە نەخشە بێ، با کارمان ژیرانە بێ، هیچی تر بە لە پشدان و ئافرین لێکردن خۆمان نەکەین بە قوربانی خەڵکی. بەرچاوڕوون بین. ئەگەر خوێنی ڕۆڵەکانمان بەخشی بژڵێن ئەرێ چیمان پێدەبڕێ بۆ نەوتەوەکەمان، ئەرێ من 10,000 شەهید بدەم لە شوێنێکە هەر ئافرینم بۆ بمێنێتەوە. هەر بەڕاستی جەنگی تیرۆر بە ئێوە نەبووە نەدەکرا، ئەو قسەیە بەسە، ئەو قسەی سوورێکی بۆ من نییە. نەتەوەکەم چی بۆ دەکرێ؟ لە نیشتیمانی خۆمدا تۆش چی بۆ من دەکەی لە مقابلی ئەوەدا؟ خۆ تیرۆر هەر من ناخوا، تۆش دەخوا، تۆ زۆرتر لێترسی لە من، تۆ مشکلت زیاترە لەگەڵی لە من، لەبەرەوە چیم بۆ دەکەی لەسەر ئاستینەتەوەدا. ئەمە بە نەخشەی ور دەکرێ. خۆزگە لە وڵاتی کوردستانمان، سیاسەتی کوردیمان، حکومڕانی کوردستانمان لە بواری ئابووریدا، لە بواری سیاسیدا بەخۆیدا دەچۆوە، بە نەخشەی ورتر کاری دەکرد. کۆتای وتارەکەم بۆ شیعرە جوانەی مامۆستاغەری پێنجوێنی دێنم کە دەڵێ هەر کەس نەخشەی نەبێ بۆ کار، هەر کەس نەخشەی نەبێ بۆ کار، چینی بۆ نانرێ لە دیوار، بۆی نابێ بە کۆشک و تەلار. هەر کەس نەخشەی نەبێ بۆ کار، نەمامی بۆ نابێ بەدار، وێرانەی بۆ ناکرێتە شار، گەڕی دەیەکە بێ هەوار، خانوویەکە بەبێ حەسار، ڕاوچیەکە بەبێ حەشار، شەپۆلێکە بەبێ کەنار. بەبێ نەخشە داخ و چەغار، تاریکی ژێری لە تاریکی ژێری دەوار، گزگل دەبات لە بۆ دەمی لە جێی هەنار. یا ڕەبی خوایە وشیار و بێدار و بە ئاگامان کەی، خوای پەروەردگار لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی، نەکەوینە داوی فێڵی دوژمنانی ئیسلام و کوردمانەوە. یا ڕەبی خوایە ژیانمان سەلامەت کەی، یا ڕەبی خوایە دین و ئیمانمان سەلامەت کەی. خوای پەروەردگار ئەم کوردستانەمان لە هەموو شوێنێک کاکە کوردی لێیە و خاشی کوردستانە خوایە بیپارێزی. خوایە پەنا بە تۆ دەگرین، خوایە بمان پارێزی.
خاک و خەڵکی کوردستانمان پارێزی لە دوژمنانی فێڵباز بە دوورماکەی خوا لەم دنیادا ژیانێکی کامەرانمان پێ خەڵاتکەی ئیمانمان سەلامەت کەی و لە بەهەشتا بمان حەسێنیەوە و پاداشمان بدەیەوە لە جیاتی مەینێتەکانی دنیا یا ربی خوا ڕەحم بە حاڵمان بکەی ئەوەی نەخۆشە یا ئەڵڵا یا شافی یا ربی خوا شفای بەخێری بۆ بنێری یا ربی خوای ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری هەر کەسێ لەش بە ئازارە خوای ئازاری لەسەر لابەری هەر کەسێ دڵ بە خەمە خوای خۆت دڵخۆشی کەی هەر کەسێ دەرونی نائارامە خوای ئارامی پێ ببەخشی یا ربی خوای هەر کەسێ دەستەنگە دەرگا ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون